هاوڕێیان چۆنن؟ ئەمڕۆ ئەڵلقەی دووەمی لاپەڕەی سۆمایە. ئەمڕۆ ئەچین بۆ بووکستۆر چەند کتێبێکی ئەمێ بیکڕم بۆ دوایەوە چینە کتێبخانەی شاری کەلگاری. کتێبخانەکەیان زۆر جوان دیزاینیان کردو، هەر حەزەکەی بچی کتێب بخوێنیتەوە. و دوای ئەوە ئەچینە شوێنێک، ئەچین تۆزدەی کتێب بخوێنینەوە لە شوێنێکی زۆر تایبەت. لەگەڵم بوو. هاوڕێیان من زۆر بەشی فانتاسیا ناخوێنوێنی کتێبی فانتەسیا، بەڵام دوایەوەی سەیری زنجیرە ئەڵلقەی دە ساندمانم کرد لە نەتفلەکس. ئێستا حەزم لێ کتێبەکانی ئەو نووسەرە سێکم بزانم چ کتێبێکی هەیە. ئەجا ئێستا ئێمە لە بەشی فانتەسیاین. ئەم لقا کتێبخانەی ئیندیگۆ کتێب فرۆشیانی کتێبخانە نیە، بووکستۆر. ئەمە بچووکە بەڵام دانەیەکی تریان هەیە، شوێنێکی تریان هەیە، هەموو کتێبێکی هەیە، بەڵام ئێستا بەدوای ئەو کتێبە ئاگەڕم دام ئەیدۆزمەوە. هاوڕێیان ئەمە ئەو نووسەرەیە کە بەدوایە گەڕا، نیل گەیمان. وەبزەم ئەمە بەشێک ینی کورتکراوەی هەندێک لە کتێبەکانێتی، بەڵام من زیاتر بە دوای ئەم کتێبە ئەگەڕێم. ئەمەیان لەگەڵ ئەوەی کە خۆم ئەمویست وەبزەم نییانە، بەڵام کێشە نییە. ئەمەشی ئەڵێن زۆر خۆشە، نۆرث میثۆلۆجی. زانی چۆن ئەم دوانەڕی. هاوڕێیان ئەمە بەردەرگای کتێبخانەی شاری کەلگاریە، کەلگاری سنترال لایبرەری. ئەم کتێبخانەیە لە 4 قات پێکێت، دیزاینێکی زۆر جوان، شوێنێکی زۆر خۆش، حەزەکەی هەر دانیشی لەوێ بمێنیتەوە. بە پێی ژەنرەی کتێبەکان قاتەکان دیاری کراون. شتێکم زۆر بەدڵ بوو لە کتێبخانەکە ئەوە بوو کە کارتی کتێبخانەت بۆ کە نەتوانی هەتا 50 کتێب لە ماوەی مانگێکە 50 کتێب ببێ بخوێنیتەوە، بۆ ماوەی 3 هەفتە لات ئەبێ ئەو کتێبانەوە هێنیتەوە، ئەشتوانیت ماوەکەی درێژ بکەیتەوە. ئێستا من تەنها پیاسەیەکی بچووکم کرد بەناو کتێبخانەکە و لێرەش گالەریەکی بچووکیان دروست کردبوو لێرە، بەڵام ئەو دوای پیشانتانەیەم. شتێکم زۆر بەدڵ بوو لە کتێبخانەکە، شوێنی کتێبخانەکە و شوێنی کە بۆ نمونە ڕوت لە دەرەوەی شارەک هەیە، کورسیاندا ناوە لەوێ بۆ خۆت دەتوانی بخوێنیتەوە. ئەنجا شوێنی مناڵان بەجیایە، شوێنی لاپتۆپ و کۆمپیوتەر ئەگەر توێ کۆمپیوتەر بەکاربێنی بەجیایە، شوێنی پرنت بەجیایە، زۆر شوێنی خۆشیان لێ دروست کردووە. ئەنجا تاوە هیچم نەما بیڵم، تەنهاوەیە کە ئەمە کتێبخانەیە. با بڕۆینە ئەمە قاتی سێیەم بوو چووم، ئەگەر هەڵە نەبووم قاتی سێیەم. لێرەشەوە ئەتوانی سەیری خوارەوە بکەیت. ئەم دیزاینە زۆر جوانەوەکو دار دروستیان کردووە.
هاوڕێیان ئێستا بەدوای 1-2 کتێبە گەڕێم نەمکڕی، یعنی من زۆربەی جا کتێبەکە ئەیکڕم، حەزم لێ هی خۆم بێت، حەزم لێ نییە بیبەمەوە. بەس ئەم 1-2 کتێبەی ئێستا بەدوایە گەڕێم لە کتێبخانەی کەلگاری دۆزیمەوە. هی دانەیەکیان ئەمەیە، لیدی ئۆرەکڵ، نووسەرەکەی مارگرێت ئەتووتە خۆشیە خەڵکی کەنەدایە، بەڵام زۆر حەز لە بەرهەمەکانیتی، کتێبەکانی زۆر خۆشە. خۆی پلانەکەم ئەوە بوو کە بێم لەم پارکە تۆزە کتێب بخوێنمەوە، بەڵام ڤستیڤاڵێکی زۆر گەورە نزیک پارکەکە هەبوو، زۆر قەڵەباڵغ بوو و دەنگەدەنگێکی زۆر هەبوو. بۆیە چیم کرد؟ تەنها ڕیکۆردی پارکەکەم کرد و بەداخەوە نەمتوانی دانیشم بە کەیف خۆم کتێب بخوێنمەوە، بەڵام دەرچوو ئەم پارکە زۆر بچووکە. ئەوە شتێکی تریش، لە پشت ئەم پارکە قەبرستانێکی لێبوو، زۆر سەیرە. تروتم ئەمە نابێ، ئەم جەوە بۆ من ناگونجێ، بە سەیریکن بزانن چەند خنجیلانە و جوانە.